ئای چەند پێویستمانە لەم زروفە ناخۆشە دراوسێ بەدەمی دراوسەکەیەوە پێ بکەنێ، چنێ پێویستمانە لەم زروفە ناخۆشە ژن بەدەمی مێردەکەیەوە کاتێ دێتەوە ئێواران وە پڕ لە هیلاکی و ماندووبوونەوە هەموو ناڕەحەتی دنیاە ژنەکەی بەدەمیەوە پێ بکەنێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ باشترین ئافرەت ئەو ئافرەتەیە کەوا ئەگەر چاوت پێی کەوت یعنی مێردەکەی چاوی پێ بکەوێ زەردەخەنە بکەوێتە سەر لێوی. چەند پێویستمانە لە کاتی ناڕەحەتی و سەرقاڵی ژن لە ماڵەوە و ئەو هەموو ناڕەحەتیەی مناڵ و خێوکردن و چێشکردن و ماڵپاکردنەوە و کەلجل شۆردن و ئەو هەموو مەشاکیلە کاتێک دێت ئیسراحەتێ بکە پیاوەکەی زەردەخەنەیە بەدەمیەوە بکە کە ئەنەه وەکو چۆن بڵێ سوپاس دەکەم لەسەر ئەو هەموو ئەگەر تو نەبی لەم ماڵە خۆ ئەم ماڵە وێرانە. چەند پێویستمان بەوە هەیە براینە مدیری دائیرەیەک بەدەمی مۆزەفەکانەوە پێ بکەنێت چەندێ پێویستە لە جیاتی ئەوەی کیبر و تەکەبر و بە فیزلی و بە ئەمر و ئەوامر لەسەریان فەرزکە نە بە زەردەخەنە کارەکانیان پێ بکە. چەندێ پێویستمانە برای بەڕێز مەسئولێک بێتە سەر شاشە و مژدەی هەر بە لێوە و بەدەمچاوە مژدە با بە ملەتەکەی نەیان تۆقێنێ نەیان ترسێنێ. واللهی قەناعەتم وایە ئەم مەسئولانەی کوردستانە ئەگەر بەڕوویەکی خۆشەوە بێنە سەر ئیزاعە و ئەوەی ڕاستە بیڵێن بۆ ئەو خەڵکە نەک فێڵ و درۆ واللهی برا بەڕێزەکانم هەموو عالەم ئامادەیە برسێتی ئامادەیە ناڕەحەتی ببینێ بەڵام ببینێ مەسئولەکەی ڕاستگۆیە لەگەڵیا و دەم بە پێکەنینە و بزگە لەسەر لێوێتی و مژدە بە خەڵکی ئەدا. بۆیە مژدەدان و دەم چاوگەشی بەرامبەر بە مسلمانان زۆر کێشەکان حەلەکاو داواکارم خی گەورە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی لەو کەسانەمان بگێڕێ کە ئیخلاص لە دڵیانە هەیە بەرامبەر بە خوا بەرامبەر بە پێغەمبەری خوا بەرامبەر بە کتێبی خوا بەرامبەر بە دینی خوا بەرامبەر بە ملەتەکەیان بەرامبەر بە نیشتەمەکەیان کەسێکی ساغ و ڕاستەقینەن. یا ڕەبی خوایە لەو کەسانە بین کە هەردەم مژدە دەربین هەردەم دەم بە پێکەنین بین بەرامبەر بە خەڵکی لەو کەسانە نەبین کە دائما بیان ڕۆخێنین و بیان ترسێنین و بیان تۆقێنین. یا ڕەبی خوایە لەو کەسانە بین یا ڕەب العالەمین کە تۆ لێیان ڕازیە بی. یا ڕەبی ئیسلاحمان بکەی ئەگەر غەڵەتێکمان تایە خوایە چاکی بکەی. یا ڕەبی ئەگەر لاریەکمان تایە خوایە ڕاستمان کەیتەوە. یا ڕەبی خوایە لەو مسلمانێکی ڕاستەقینە بین. یا ڕەبی خوایە ڕەحم بە خێزان و ماڵ و مناڵمان بکەی. یا ڕەبی خوایە یا ڕەب العالەمین داوات لێ ئەکەین خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردین. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء